ئاوا فرۆشی باڵێ ئاوا فرۆشە ئاو بە چەندە؟ 250 لەش ساخ یاخوا ئەمە کار و ژیانی تۆیە؟ بڵێ ئەوە زیانەکەمە و کرێسی ماڵانم و فەقیر داوام و دوو کوڕیکان داوم هەیە و خۆشم نەخۆشم خۆ نەخۆشی دوو مناڵشت کەمەندام و هاتو لێرە ئاوا فرۆشی بەڵێ دوو کچی کەسم هەیە دوو کچەکەم لە مەکتەبە یاخواخوا مناڵەکانە بۆ سەلامت کە ئەوانیشی کە نەخۆشن خوش فیان بۆ بنێرێ ئەمە فەقیر و داوام باوکیان ئیسی نییە نەمان تۆڕی هەیە نەهیزە بەوە قەبان بۆ تۆتای با و ئیفرۆسی و کەورەت و تا پاروان لێ سێنێ و کەسمانیە ئەو سەرەکەت کارتۆ نوشت کۆ کاتەوەی فرۆشێ؟ بەڵێ خی گەورە ڕستقتان بە یاڕەبی ئیسفاداکەی بازارتان چۆنە؟ بازارم باش نییە باش نییە؟ نەوەڵە ڕۆژی چەندێ ئاوا فرۆشی؟ ڕۆژیانی 5,000 ئاوە ڕۆژی 5,000 دەسەکە؟ ئەوێ کەسم نییە کەسش نییە ئەو کارتکە؟ ناڵە کەس خونخواستێک هەیە کرێکم بۆیە هەموماگەست دووسێن ئەنجا ئێستا دووسە کەسمان لێ بڕاوە کەسی بامانیم خۆم ئەمەشتان نییە؟ دوو کوڕەکەم عاسیە خۆشم عاشی کەمەندامیانێ؟ باڵە هەیەە دوو کوڕەکەم عاسیکان دامیان هەیە سێسیان هەیە ئەوە زیانەکەمە ئەمە ژیانی تۆیە؟ ئەو زیانە هیچم نی لە ماڵەکەی زەرازەستم نییە بۆ گەرمای ئاوێکی سار بەیان خۆن یان سێسێک بیان لێن هیچ وام نییە